سڵاوتان لێبێ زریان ڕەحمانم نوێترین هەواڵابووریەکانتان پێشکەشەکەم و سەرەتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەست دەکرێت بە دابەشکردنی زەوی بەسەر 24,000 فەرمانبەردا. وەزارەتی شارەوانی داوای لە فەرمانبەران کردووە پێش تەواوبوونی پرۆسەی سوودمەندبوون زەویەکانیان نەفرۆشن. دووەمین فێستیڤاڵی خورما لە کەرکووک بەڕێوە دەچێت. جوتیارانی ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە مەبەستی بازاڕکردن و ساختکردنەوەی بەرهەمەکانیان بەشداریان کردووە. پێشبینی دەکرێت تا ساڵی 2025 نزیکەی لە سەدا 20 زەویە شێدارەکانی جیهان لەناو بچن. ئەو دیاردەیە لە عێراق بۆتە هۆی لە دەستچوونی سامانی ماسی و ئاژەڵ بە تایبەتی سامانی گامێش. سەرۆکی سووریا دەڵێت لە پاش ڕووخانی حکوومەتی بەشار ئەسەدەوە 28 ملیارد دۆلار و بەرهێنانی بیانی ڕووی لە وڵاتە کردووە و کار دەکەن بۆ ئەوەی بیگەێنن بە 100 ملیارد دۆلار. دووبارە سڵاوتان لێبێ. وەزارەتی شارەوانی هەرێم داوا لە فەرمانبەرانە کات زەویەکانیان پێش تەواوبوونی پرۆسەی سوودمەندبوون نەفرۆشن بۆ ئەوەی کێشەی یاسایی و کۆمەڵایەتیان بۆ دروست نەبێت. ڕاوێژکارێکی بواری خانوبەرە بە پەیامنەرمان قارەمان جەوهەرەڵێت بەشێک لە نووسینگەکان کاری کڕین و فرۆشتن بە زەویەکانەوەکەن. لەسەر یەکێک لەو پارچە زەویانەم کە بە سەر فەرمانبەران دابەشکراوە. لەم راپۆرتە بۆتان ڕوون دەکەمەوە ئەو کێشە و گرفتانە چین کە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبێتەوە کە مامەڵەی کڕین و فرۆشتن بەو زەویانە دەکەن. کێشە یاسایی و کۆمەڵایەتیەکان ترسی وەزارەتی شارەوانیە کە فەرمانبەر لە دوای ڕاگەاندنی ناوی وەک سوودمەندی زەوی کڕین و فرۆشتنی پێوە بکات. مامەڵەی هەوایی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەداخەوە لەوانەیە ئەم زەویە چەند دەستێک بکات دواتر بزانرێت کە کەسی یەکەم خاوەنی یەکەمەکەی کە فەرمانبەرەکەی کە زەویەکە بۆ دەرچووە سوودمەند بێت کەواتە ئەو زەویە دەبێتە خاوەنی ئەو زەویە نەو کاتی زەوی کەش پێ دەدرێت بۆیە لەوانەیە لە مستەقبەل کێشەی کۆمەڵایەتی لێ دروست بێت بۆیە بەرزاوە داوا دەکەین کە ئەم مامەڵانە لە ئێستادا ڕابژیرێت تاوەکو فەرمانبەر کاتی زەویەکەی پێ نەدرێت هیچ کڕن و فرۆشتنێک بۆ زەویانە نەکرێت. بەشێک لە نووسینگەکانی خانوبەرە مامەڵەی کڕین و فرۆشتن بە زەوی فەرمانبەرانەوە دەکەن. ڕاوێژکارێکی بواری خانوبەرەش دەڵێت یەکێتی زانایان و حکوومەت ئەو کڕین و فرۆشتنەی قەدەغە کردووە. کاتێک لە ڕووی قانونی دەتوانی ئەتو ملکە کڕین و فرۆشتنی بکەی حەقی تەمەلوکت هەبی لەوەی بتوانی بەنمونە سەنەدەکت هەبی بەڵگەنامەکت هەبی کە ئەوە چەسپایە نەخشەک هەبی و لە تەسجیلی عەقاری لە تاپۆ مامەڵە بکەیت تەحویل بی کە قەراری فرۆشتنتدا تەحویل بی دۆسیەکە بستە سەر ناوی کەسەکی دی. لە ئێستادا ئەو پرۆسەیە تەواو نەبووە. پرۆسەی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران بەردەوامە و تا ئێستا هەزاران پارچە زەوی لە سنووری شارەوانیەکان دابەش کراوە بەڵام هیچ کام لە خزمەتگوزاریەکانی بۆ جێبەجێ نەکراون. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەست دەکرێت بە دابەشکردنی زەوی بەسەر 24,000 فەرمانبەرە و بە پێی خاڵبەندی دابەشکردنی زەویەکان بە چەند قۆناغە بێت. لە قۆناغی یەکەمە تەنها 14,000 فەرمانبەر سوودمەندە بن. لە ئێستاشە شارەوانی ڕاپەڕین سەرقاڵی ئامادەکاریە بۆ دابەشکردنی زیاتر لە 2,000 پارچە زەوی. گفتوگۆی دابەشکردنی زەوی دەکەن. هەندرێن عەلی 31 ساڵە فەرمانبەرە و کرێچیە. 3 فەرمانی وەرگرتنی زەوی هەیە بەڵام تا ئێستا سوودمەند نەبووە لە وەرگرتنی زەوی. چاوەڕێیە لە سنوورەکە دەست بە دابەشکردنی زەوی بکرێت بۆ ئەوەی ئەو فەرمانبەرانی تریش زەوی وەربگرن. 31 ساڵە فەرمانبەرم لە بەڕێوەبەرایەتی کارەبای ڕاپەڕین. تاکو ئێستا زەویم وەرنەگرتووە. 3 فەرمانی زەویشم هەیە لە ناوچەکە هەتاکو ئێستا وەرمان نەگرتووە بەڵام ئینشاءڵڵا لەو فترەیەدا لەو ئەوەیدا ئەو وەزە ئەم فەرمانانەی کە دەرچوون بەشکم زەویەکانمان بدەنێ و مەش ببژێنەوە وەکو هەتا ئێستاش هەر کرێچیم. ماوەی خزمەتم 14 ساڵە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران ناوم دەرچووە تا ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین
واتە سەرۆکات شارەوانی ڕاپەڕین تا ئێستا زەویەکانیان دابش نەکردووە ئێمەش پێمان خۆشە وەکو شوێنەکانی دیکە شارەوانیەکانی دیکە کە ئەمری زەویەکانیان دەرچووە و ئێستا دەست بە دابشکردنیان کردووە پێویستە سەرۆکاتی شارەوانی ڕانیەش دەست بە دابشکردن بکات. لە سنووری دارە ڕاپەڕین 24,000 فەرمانبەر ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە. بە پێی خاڵبەندی لە قۆناغی یەکەمدا 14,000 فەرمانبەر زەوی وەردەگرن. لە ئێستادا شارەوانیەکانی ڕاپەڕین سەرقاڵی ئامادەکاریە بۆ دابینکردنی زەوی. زیاتر لە 2000 پارچە زەوی ئامادە کردووە. دەیەوێت تەواوی زەویەکان دابین بکات و بەسەر فەرمانبەراندا دابەشی بکات. ڕێژەی 24,000 فەرمانبەر بە نزیکەی لە سنووری ئێمە زەوی وەردەگرێ شمولی زەوی دەکا و لەو عدەدا 14,000 تقریبا بۆ 14,500 لە سنووری خودی بەڕێوەبەرایەتی گشتیە و 9,500ەکەش لە سنووری شارەوانی ڕانیە کە هەر سنووری ئێمەیە. ئێمە زەوی فەرمانبەران بۆیە تا ئێستا هیچ تیر و پشکێکمان نەکردووە لەبەرەوەی کە دابشکردنی زەوی بە خاڵبەندیە و دوو وەزارەت هەندێک لە ناوەکان نەگەڕاوەتەوە هەندێک کەسیش کە ناوی نەگەڕا بۆ ئەوانشمان بەرز کردێتەوە 2000 زەویمان بە نزیکەی ئامادەیە و پێویستمان بە 12,000 ترە. ئەم ئامادەکاری ئەمەیە بۆ ئەوەیە کە سەرجەم فەرمانبەران وەریگرێت. لە سنووری ئیدارە ڕاپەڕین 12 شارەوانی هەن. 3 شارەوانیان نەخشەی بنەڕەتیان نییە. شارەوانیەکانی تریش نەخشەی فراوانکردنی شارەکانیان داوەتە وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی پەسەندی بکات و زەوی بۆ فەرمانبەران دابین بکەن. ژمارەیەکی زۆری فەرمانبەرانی سنوورەکە کە ناویان بۆ وەرگرتنی زەوی دەرچووە ساڵانێکی زۆرە چاوەڕوانی وەرگرتنی پارچەیەک زەوی دەکەن. شارەوانیەکانی ڕاپەڕین ئامادەکاری تەواوی کردووە بۆ ئەوەی زەوی بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. ئەمە ژوا دەکات چاوەڕوانیەکانیان کۆتایی پێبهێنێت. خالید ئەحمەد کورساد نیوز دەڤەری ڕاپەڕین. لە باسی زەوی و خانوبەرەوە ئاچمە بازاڕی ئۆتۆمبیل فرۆشتنی ئۆتۆمبیلە چینیەکان بەردەوام لە هەرێمی کوردستان زیاتر ئەبێت بە جۆرێک کە ئێستا پڕفرۆشترین ئۆتۆمبیلن لە هەرێمی کوردستان و عێراق. ئەوەش کاریگەری لەسەر ئۆتۆمبیلەکانی دیکە هەبووە بەهۆیەوە نرخی بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلەکانی دیکە دابەزیوە. فرۆشیارانی ئۆتۆمبیل بە تایبەت ئەوانەی لە بواری ئۆتۆمبیلی چینی کار ئەکەن خۆشببینن. ئەڵێن لە ساڵانی داهاتوە فرۆشتنی ئۆتۆمبیلە چینیەکان بۆ 2 هێندە بەرز ئەبێتەوە. ئەم ئۆتۆمبیلە چینیانە ئێستا پڕفرۆشترین ئۆتۆمبیلن لە هەرێمی کوردستان و عێراق. نرخەکانیان هەرزانە و تایبەتمەندیەکانیشان بەرزن. ئەمانە وای کردووە هاوڵاتیان ڕووبکەنە کڕینی ئەم ئۆتۆمبیلانە. بە جۆرێک ئێستا زۆربەی ئەو ئۆتۆمبیلانی کە لەسەر شقام و ڕێگاوبانەکان دەبینرێن ئۆتۆمبیلی چینین. ئێستا لەم ڕۆیە MG بە مسۆگەری یعنی MG لە بازاڕە زۆر باشە فرۆشێکی زۆر باشی هەیە. ئێستا لەم ڕۆیە کابرا ناچی سارێکی 2012 بکڕێ دەفتەر و دەگەڵای پێبە هی MG سێگەکڕێ بەنەوە حەوگەڵە. یعنی ئێستا لەم ڕۆیە 2025 سفر کابراس زمانی 6 ساڵ گوێ ڕوومەکینە و کارەبایی هەیە مدمەینە لێ خوڕێ بێکێشە تااقەتی فیتەری نییە سارەکە تۆڵیە زمانی هەیە. زۆری جۆری ئۆتۆمبیلە چینیەکان بوونەتە خاڵێکی بەهێز بۆ زۆری فرۆشی چونکە هەر کەسە و دەتوانێت جۆری دڵخوازی خۆی بۆ نرخی دەیەوێت دەستی بکەوێت کە نرخەکانیان لە 9,700 دۆلارەوە دەست پێ دەکەن. زۆری فرۆشی ئۆتۆمبیلە چینیەکان کاریگەری لەسەر ئۆتۆمبیلەکانی دیکە دروست کردووە و نرخەکانی دابەزاندون چونکە هەر لەو نرخەدا ئۆتۆمبیلە چینیەکان تایبەتمەندیان زیاترە و ساڵی دەرچوونیشیان نوێترە. ئەم زەرەری یاوە لە هەمومان ئێستا من خۆم شخصی خۆم زەرم کردو لە سیارێکە بە بۆنی ساری سینیەوانێ ڕۆژ بەڕۆژدا سیارەکەەوە مێنێتوانێت 2-3 مانگەمێنێتەوە مەجبوری بیفرۆشی نییە ئەوەنە نەمێنێتەوە بەدەستوانێ لەبەروی خەڵکەچێ ئەوەی سارسینەکە ئێساوەتە لامانە نییە فەقیرە نیە زەرێکی زۆری کردووە ئەو تا بە قیستیات قیسەکە چۆنەتر بۆی هەر زەرەر نەکات. لەم ساڵانی دواییدا ئۆتۆمبیلە چینیەکان نەک لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو لە سەرانسەری جیهانیشدا فرۆشیان زیاد دەکات و بەهۆی بوونی زۆری ئۆفەری تایبەتیش
ساڵانە داشکاندنی تایبەتیان بۆ دەکرێت. ئێستا ڕێژەی هاوردەکردنی ئۆتۆمبیلە چینیەکان بۆ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. فرۆشیارانی ئۆتۆمبیلە چینیەکانیش دەڵێن پێشبینی دەکرێت لە ماوەی ساڵانی داهاتوودا ڕێژەی فرۆشتن و بەکارهێنانی ئەو ئۆتۆمبیلانە بۆ دوو هێندەی دیکە بەرز بێتەوە. ڕۆبادیم کورسات نیوس سلێمانی. خورمایەکێکە لەو دەگمەن بەرهەمانە کە عێراق لە ڕووی بەرهەمهێنانیەوە لە ڕیزبەندیەکانی جیهانە ئێستاش وەرزی بەرهەمهێنانی خورمایە. دووەمین ساڵە فێستیڤاڵی خورما لە کەرکووک ئەکرێتەوە. بەشداری جوتیاران و خستنە ڕووی خورما لە فێستیڤاڵەکە لەم ساڵە زیاترە. نرخی کیلۆیەک خورما لە 2000 بۆ 4000 دینارە هەڵبەتە لە فێستیڤاڵەکە. جگە لە خستنە ڕووی خورما هەر لە فێستیڤاڵەکەیە هەلیکار ڕەخساوە. خاوەنکارەکان لە ژنان و پیاوان بە بەرهەمی خۆماڵی ناوچەی هەورامان و چێشتی جۆراوجۆری کوردەواری و کاری دەستی بەشداریان لە فێستیڤاڵەکەیە کردووە. چەندین کیلۆمەتریان بڕیوە بۆ ئەوەی بە نمایشکردنی بەرهەمی ئەم ساڵی خورمای ناوچەکانیان بەشداری بکەن لە فستیڤاڵی خورما لە کەرکووک. ئەمانە جوتیارانی ناوچەکانی خواروی عێراقن بۆ دروستکردنی بازاڕ و ناساندنی خورمای ناوچەکانیان جۆرەها خورمایان نمایش کردووە. خواستی کڕین لەسەریان زۆرە. پێیان وایە کەرکووک ناوەندێکی بازرگانی گرنگە بۆ ساختکردنەوەی بەرهەمی خورما. خورمامان لە پارێزگای دیالەوە هێناوە بۆم فیستیڤاڵا لە کەرکووک. ئەمساڵ بەرهەمی خورما زۆرە و ماشەڵای دەوێت. بەڵام داواکارین حکومەت سوود لەم بەرهەمە جوانە ببینێت کە خۆماڵیە و ڕێگر بن لە هێنانە ژوورەوەی بەرهەمی خورما لە وڵاتانی ترەوە. بەڕاستی ئێمە سوود لەم فیستیڤاڵانە دەبینین بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان. ئەمە دووەمین ساڵە فستیڤاڵی خورما لە کەرکووک ڕێک بخرێت. بەڵام بەشداری جوتیاران و خستنە ڕووی خورما لە فستیڤاڵی ئەم ساڵدا زیاتر دەبینرێت. نرخی کیلۆیەک خورما لە 2000 بۆ 4000 دینارە. جگە لە خستنە ڕووی خورما هەر لە فستیڤاڵەکەدا هەلیکار ڕەخساوە. خاوەنکاری تایبەت لە ژنان و پیاوان بەرهەمی کوردەواری خۆماڵی ناوچێ هەورامان و چێشتی جۆراوجۆری کوردەواری و کاری دەستی ژنان لە فستیڤاڵەکەدا بەشدارن. ئەمە فستیڤاڵی خورمایە، ینی بەڕاستی ئێمە لە هەورامانەوە هاتوون تو دۆشاوی تو ڕبەهنار و تەمەرند و زۆربەی شتەکانمان خۆماڵیە. طبعاً ئەمە لە ڕووی ئیسفادەوە بۆ هەم بۆ ئێمەش و هەم بۆ براجوتیارەکانیش بەرهەمی خۆیان هێناوە ئەوە خۆتان بەچوی خۆتان بیبێنن. هەمووی خورمای تازەیەهی ئەم ساڵ بەڕاستیانی خورمایەکی تام و بە چێژە هێناویانە لێرە عەرزیان کردووە ئەیفرۆشن. هەم ئەوانی ئیسفادەکەن هەم ئێمەش ئیسفادەکەن. لە کەلار هاتووم هەروەکو حوبیەوەی ها بۆ خورما و ئەو شارانە کە حەدی وەسەتین با بڵێن لە هەرێم و لە خوار و لە ناوەڕاست تامە خورما وەکوەوە خواردن وەکو لە خواردنێکی نەعمەتێک لە نەعمەتە گەورەکان. فستیڤاڵی خورما یان ئەم جۆرە فستیڤاڵانە بەڕاستی جێ پێزانین یعنی بۆ شارەکە لە هەر کوێ لە هەر محافەزەیە بکرێ باشە بۆ جوتیارەکان بۆ خەڵکەکای. جگە لە گەرم و گوڕی کڕین و فرۆشتن لەم فستیڤاڵە هاوکات بووەتە شوێنی کۆکەرەوەی خێزانی پێکاتە جاجیەکانی کەرکووکیش کە بڕیارە بۆ ماوەی 10 ڕۆژ فستیڤاڵەکە بەردەوام ببێت. ساڵانە لە وەرزی پێگەیاندنی بەرهەمی خورما پارێزگای کەرکووک دەبێتە ناوەندێکی سەرەکی بۆ ساختکردنەوەی خورما لە نێوان ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان. ئێستا جوتیاران و خاوەن خورما لە ناوچەکانی خواروی عێراقەوە هاتوون لە ڕێگەی فستیڤاڵانەوە هەم بازار بۆ بەرهەمی خورمایان بکەنەوە هەم بەرهەمەکانیان بناسێنن. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. لێرە باسی بەرهەمی خورماتان بۆکەم بە داتا و ژمارە باسی ئەوژەکەین بزانین هەرێمی کوردستان زۆرترین خورما لەکوێوە هاورداکەوە ئەو خورمایەکە زۆرترین پشکی هەیە لە بازارەکانی هەرێمی کوردستان کام وڵاتانە و بەرهەمی کام وڵاتانن. گەورە بەرهەمهێنەرانی خورما لەسەر ئاستی جیهانا بەم شێوەیە سەرەتا میسرە کە 1,700,000
هزار تۆن ساڵانە خورما بەرهەمەهێنێت. سعودیا لە ڕیزبەندی دووەمە 1,600,000 تۆن ساڵانە بەرهەمەهێنێت. جەزایر بە بەرهەمهێنانی 1,200,000 تۆنی ساڵانە لە ڕیزبەندی سێەمایە. ئێران ڕیزبەندی چواری گرتووە کە ساڵانە 1 ملیۆن تۆن خورما بەرهەمهێنێت و عێراقیش لە ڕیزبەندیەکانە بەڵام ساڵانە 750,000 تۆن خورما بەرهەمەهێنێت. هەرچەند بەراورد بە ساڵانی پێشووتر عێراق پاشەکشەی بەخۆیەوە بینیوە لە ڕووی ژمارەی دارخورماکان و لە ڕووی قەباری بەرهەمهێنانی خورماوە. باسی قەبارەی بازاڕی خورما بکەین لەسەر ئاستی جیهان. ساڵی 2024 واتە ساڵی ڕابردوو 31 ملیار دۆلار بووە. پێشبینی ئەکرێت بەردەوام بەرز ببێتەوە 2028 بگاتە 36 ملیار دۆلار. ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقا ئالەم بازاڕە پشکێکی گەورەیان گرتووە لە 85.2 قەبارەی بازاڕی خورما پێیوەستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەفریقاوە. ساڵی 2023 قەبارەی بازاڕەکەی لەم ناوچەیە 25.12 ملیار دۆلار بۆ 2024ش بۆ 26.45 ملیار دۆلار بەرز بووەتەوە. بازانیاری زیاتر وەربگرین باسی گەورە هەناردەکارانی خورما بکەین لەسەر ئاستی جیهان. سعودیا گەورەترین هەناردەکاری خورمایە 390 ملیۆن دۆلار هەناردە ئەکات. ئیمارات 328 ملیۆن دۆلار هەنارداکە لە ڕیزبەندی دووەمایە کە ئیمارات لە 5 وڵاتی سەرەتای بەرهەمهێنانیشانە بوو بەڵام دیارە بەشێکی زۆری بەرهەمەکەی هەنارداکات و ئیسرائیلیش لە ڕیزبەندی سێەمایە بۆ هەناردەی خورما کە 271 ملیۆن دۆلار هەنارداکە لە ڕووی دارخورماوە. ئیسرائیل بەراورد بە وڵاتانی دیکە بەراورد بە وڵاتانە کە لە ڕیزبەندی تا 5 و 6 و 7 کەمترین دارخورمای هەیە بەڵام دیارە بەرهەمێکی خورمای باشی هەیە و قەبارەی هەناردەکەشی باشە. ئەگەر باسی جۆرەکانی خورما بکەین و ڕیزبەندی وڵاتان واتە کام وڵاتە زیاترین جۆراوجۆری خورمای هەیە عێراق لەمڕۆ لە ڕیزبەندی یەکەمە. لە عێراق 600 جۆری جیاوازی خورما هەیە. ئەمە زۆر سەرنجڕاکێشە ڕەنگە ئاسان نەبێ ناسینەوەیان بۆ هەموو کەس. لە ئێران لە ڕیزبەندی دووەمایە 400 جۆری خورمای هەیە و لیبیاش هەروەکو ئێران لە ڕیزبەندی دووەمایە و 400 جۆری جیاوازی خورمای لێ بەرهەم ئەهێنرێت. ئەگەر بمانەوە باسی عێراق بکەین پشکی عێراق لە جیهانە بۆ دابینکردنی خورما و بۆ بەرهەمهێنانی خورما. ساڵی 2300 دەی خورمای جیهانی دابین کردووە عێراق بەڵام 2023 بۆ 105 دابەزیەوە. وەکوتم عێراق لە ڕووی ژمارەی دارخورما و لە ڕووی بەرهەمهێنانی خورما و پاشەکشەیەکی زۆری تۆمار کردووە لەم ساڵیان لە ساڵی 2023 بۆ 2023 بۆ نیوە دابەزیوە. هۆکاریشی زۆرە. یەکێک لە هۆکارەکان سروشتیە وشکە ساڵیە بەڵام گرنگترین هۆکارەکەی گەندەڵیە پشگیری نەکردنە و هۆکاری لەو شێوە بۆتە هۆی لە ناوچوونی پیشەسازیەکە کە ئەمە یەکێک لە دەگمەن بەرهەمەکانی عێراقە کە ئەتوانێت لە قەبارەیەکا بەرهەمی بهێنێ کە هەناردێ بکات جگا لە نەوت. بەرزترین لە ڕووی نرخەوە زیاترین نرخی خورما زۆرترین نرخی خورما 20,000 بۆ کیلۆیەک و هەرزانترینیشی 2000 دینارە لە عێراق. ئەگەر باسی ژمارەی دارخورماکانی عێراق بکەین بە جیاوازی ساڵەکان بەم شێوەیە بووە. سەرەتا ساڵی 1970 32 ملیۆن دارخورمای هەبووە. عێراق ساڵی 2012 یەکجار دابەزیەوە بۆ 12 ملیۆن دارخورما. جەنگ کاریگەریەکی یەکجار زۆری هەبووە لەسەر ژمارەی دارخورماکان و بەرهەمی خورما لە عێراق. ساڵی 2019 بۆ 17 ملیۆن بەرز بووەتەوە. 2022 بۆ 20 ملیۆن و 2024 بۆ 22 ملیۆن دارخورما بەرز بووەتەوە. جێی خۆشحاڵیە توانین ببینین کە هەرچەند زۆر بە نەرمی و بەهێواشی بەڵام ژماری دارخورماکان لە عێراق بەرز بوونەوە بەڵام ڕەنگە ئەم وشکە ساڵیە کە لە ئێستا چەند ساڵە زیاتر باڵی بەسەر ئابووری جیهان و بەسەر کشت و کاڵی جیهانە کێشاوە کاریگەر بە لەسەر بەرهەمی خورمای عێراقیش ئەبێ بوەستین بزانین داتاکانی ئەم ساڵ و ساڵی داهاتوو بە چ شێوەیەکە بێت. گرنگترین پارێزگاکان کە لە عێراق خورما بەرهەمەهێنن ئابەم شێوەیەن بەغا 130,500 تۆن ساڵانە بەرهەمەهێنێت. بابل 100,000 تۆن بەرهەمەهێنێت. بەغا 120 بەرهەمهێنانی خورمای عێراقی بۆ خۆی گرتووە. بابل 115 کەربەلا 87,000 تۆن بەرهەمەهێنێت. 113.5 بەرهەمی خورمای عێراق لە کەربەلا بەرهەم دێت و دیالەش لە ڕیزبەندی چوارەمایە کە 85.4 تۆن بەرهەمەهێنێت. 113 بەرهەمی خورمای عێراقی بۆ خۆی گرتووە.
باسی جۆرەکانی خورما بکەین لە عێراق و پشکەکەیان لە بەرهەمی خورمای عێراق ئابەم شێوەیە. خورمای زەهدی ئەگەر سیرکەین ڕسمەکانیشی ئابەم شێوەیە بە جیاوازی جۆرەکان زیاتر لە نیوەی خورمای عێراق لەم جۆرەیە. دوایەوە خستاویە کە لە سەدادەی خورمای عێراق لەم جۆرەیە، خزراوی سەدا 5.3 خورمای عێراق کە خزراویە. هەروەها سایر جۆرێکی تری خورمایە سەدا 4.1 خورمای عێراقی پێکهێناوە، هەلاوی کە سەدا 2.5 و دیریش سەدا 4.1 پێکهێناوە. جۆرەکانی تری خورما گوتمان عێراق 600 جۆر خورمای هەیە لە سەدا 19 پێک ئەهێنن، واتە جۆرەکانی تر ڕەنگە دەگمەنتر و بەرهەمهێنانیان کەمتر بێت کە هەمویان بەیەکەوە سەدا 19 پێک ئەهێنن. هاوردەی خورماش بۆ هەرێمی کوردستان لەم وڵاتانەوەیە. ئێران سەدا 60 خورمای هەرێمی کوردستان دابین ئەکات و جۆرانە کە لە ئێرانەوە دێت و لە هەرێمی کوردستان خواستی زۆری لەسرە جۆری بەربەن و مەکتوم و مەریەمە. لە پارێزگاکانی تری عێراقەوە عێراق خۆی یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەرانی خورما، بەڵام لە ڕیزبەندی دووەمایە بۆ هەناردە بۆ هەرێمی کوردستان لە سەدا 30 لەو پارێزگانەوە دێ و جۆری بەرحی و برێم ئەو جۆرانن کە زیاترین خواستیان هەیە لە هەرێمی کوردستان. لە سعودیاشەوە سەدا 10 بەرهەمی خورما لە هەرێمی کوردستان دابین ئەکرێت کە خورمای جۆری عەجوە خوازیارێکی زیاتری هەیە لە هەرێمی کوردستان و لە سعودیەوە هاوردەی هەرێمی کوردستان ئەکرێت. ئەمە کۆی داتاکەمان بوو دەربارەی بەرهەمی خورما و بەرهەمی خورما لە عێراق و هاوردەکەی بۆ هەرێمی کوردستان. دەربارەی بابەتە ئەمانەوێ بچینە لای هێمن کەمال پەیامنێرمان لە سلێمانی و باسی زیاتر بکەین بزانین بازاری هەرێمی کوردستان بۆ خورما چۆنە. هێمن سڵاوت لێبێ، پێمان بڵێ زیاتر چ جۆرە خورمایەک لە هەرێمی کوردستان ئەفرۆشرێت و چ جۆرە خورمایەک خوازیاری زیاترە، خورمای ئێرانی، عێراقی و ئەگەر ناوی جۆرەکەشمان پێ بڵێ زۆر باشە بێت. بەڵێ زریان سڵاو لێ و سڵاو لە بینەران. ئێمە لە نێو بازاڕین لە شاری سلێمانی وەک دەزانین ئاماژەت پێکرد باسی خورما دەکەی. خورمایەکێکە لەو بەرەوبوومانەی کە بەردەوام خواسی هاوڵاتی لەسەر بە تایبەت لە ڕەمەزاندا، بەڵام جگە لە ڕەمەزانی وەرزەکانی دیکەش بە هەماشێوە هاوڵاتی دێتە بازار خورما دەکرێت، چکە ئەوی کە پسپۆڕان باسی دەکەن سوودێکی تەندروستی زۆر باشی هەیە بۆ مرۆڤەرەوە ژوای کردووە کە بەردەوام هاوڵاتیان خورما بکڕن. دیارە گەر هاوکارم بێت لەگەڵما لە نێو بازاردا و لە شاری سلێمانی چەند شوێنێکەیە کە خورمای تێدا دەفرۆشێت و بەردەوام هاوڵاتیان بە پێی خواسی خۆیان ڕوودەکەنەم فرۆشگایانە وەک خورما بە پێی خواسی خۆیان دەکڕن. دیارە هەر یەکەش نرخێکی جیاوازی هەیە. وەک دەزانین ئەم وەرزش توانین بڵێن وەرزی پێگەیشتنی خورمایە بە تایبەت لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق ڕۆژانە کوڕێکی زۆر خورما دێنرێتە بازاڕی شاری سلێمانی و وەجگە لە نێو بازار و لە شەقام و شوێنە گشتەکانیش باماشیەوە دەفرۆشرێت. دیارەمە یەکێک لەم فرۆشگیانەی کە چەند جۆرێک لە خورمای لەلایە و هەر یەکە و بە نرخێکی گونجاوە یاخود بڵێن بە نرخێکی هەیە. من دەچمە لای کاگیڤارا بۆی سەمان بۆ بکات لەسەر جۆری ئەو خورمانەی کە هەیە و خواسی هاوڵاتیان بە گشتی کاگیڤارا سڵاو لێ بێت. سەبارەت بەم خورمانەی بەڕێزی کە لێرە دەیفرۆشی تەمان بڵێ لێرە چەند جۆرتان هەیە؟ نزیکەن 21 جۆرمان هەیە. عادەتەن خورمای عێراقی تازە کە پێیەگا جۆرەکانی زۆرن، بەڵام حەسەب ڕەغبەتی خەڵک ئەو جۆرانەیە نین کە خواستێکی زیاتریان لەسەرە. وەرزی پێگەیشتنی خورماوانی ئێستا پێمان بڵێ ئمە کامیان عێراقیە ئەمانەی کە بینی لەسەر سینەکە هەر هەمووی بابەتی عێراقیە، مەعەدا ئەم پاکەتانە کە ئەمانە بابەتی سعودی و فەڵەستینی و ئیماڕاتی ومانن، بەڵام ئەمانەی خورماکان ئێستا لەم کاتەیە کە وەرزی پێگەیشتنی خورمایە بە تایبەتی خورمای عێراقی زیاترە. چۆنە بەگشتی بۆ گرانترینیان چەند ناوی چیە گرانترین؟ وەڵاهی نرخەکان عادەتەن بەپێی کوالیتی بەپێی نوعێتی خورماکانە گۆڕێ، حەسەب لە 2000 دەست پێیەکە هەتا خورمای عێراقی زۆر باش تا 14000 خورمای عێراقی بۆ 1 کیلۆ. خورمای عێراقی وەک ئاماژەت پێکرد 14000. ئەو خورمانەی دیکە بۆ نمونە ئەمانە کامیان گرانترینیانەوەی؟ ئێستا ئەم فەڵەستینیە کیلۆیەکی بە 20000، ئەم سعودیە کیلۆیەکی بە 20000. عادەتەن ئەجوۆی سعودیەکان لەگەڵ فەڵەستینیەکان نرخیان تا 20000 ڕوا، گرانترینیان 20000. بەڵام عادەتەن خواز لەسەر خورمای عێراقی بە تایبەت لە مۆسمە خورما نیو کاڵۆنی گەیوەکان لە بیدایەتی هەموو پێگەشتنی خورمایەکە تەمەنیشیان کورتە عادەتەن و دوای ئەوە خورما گەیوەکانیت عادەتەن لە دوای بڵێن نیو کاڵ و نیو گەی و بە عەرەبی پێڵەن نسڵ لە دوای ئەوە خورمای گەی و زیاتریت. خورما گەیوەکانەوەش بەشێکن لەوانی کە هەڵەگیرن بە درێژایی ساڵەکە بۆ ماوەی 8 بۆ 9 مانگ هەڵەگیرن لە بەڕادا و توانای مانەوەشیان باشە.
جۆزی بەرحی نەزدی عادەتەن ئیتر لە دوای ئەم بڵین ئەم هەفتەیەوە خورماگەیوەکان زیاترە بن. هەیە من ئەگەر گوێل لە من بێت بتوانی پرسیارێک بکەی لە میوانەکەت لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە منتەقەی کەلار ئێمە خورمامان هەیە خورما بەرهەمەهێنین لا دوکانەکان لە سلێمانی خورمای هەرێمی کوردستان هەیە ئەگەر هەیە بە لە کامێراوە بیبینیم بزانین کام جۆرێ و بە چەنێ نرخی. زۆر باشە زۆر باشە هاوکارم زریان پرسیاری ئەوە دەکات کە دیارە لە مەنتیقەی کەلارە و ناوەشکە ناوچەیەکی گەرمیانە زیاتر خورماش لەو ناوچانە پێدەنگە گەرمە هیچ خورمایەکی ئەم ناوچانی هەرێمی ڕاستی لە ئێستایا بەداخەوە ئەوەی کە هەیە زیاتر عادەتەن بەشی بڵین ئەوانەی جنوبن ئیتر لە بەسڕەوە هەتاوەکو سەما و کوفە و ئیتر بەپی مەنتیقەکان هەر بڵین مەنتیقی و کاتی خۆیە بۆ پێگەشتنی هی ناوچەکانی خۆشمان تقریبانەوە 2-3 ساڵێکە بەرهەمیان هەیە بەڵام بەرهەمەکان بۆ شێوەیەنین کە هەناردەی محافەزەکانی تری عێراق کرێت لەواچێ بەشی ناوخۆی ناوخۆ بکات و بەشێکی تریشی بۆ محافەزەکانی تر بنێرێ بەڵام زۆری کوالیتیەکان فەرقەکە ئێستا هەنێ جۆر هەیە لە ناو ئەوەی کەلارە نییە بەڕاستی هەنێ جۆری هەیە لە هەنێ شوێنی محافەزەی ئێستا ئەم خورمایە بەس لە کەربەلا هەیە ئەم خورمایە مەتۆگی پێڵێن بلای خۆمان پێڵەن جەمالی بەس لە کەربەلا هەیە و تەمەنیشی زۆ کووردە 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژە یعنی ئەو کوالیتیە دەرناکە ئەسا بۆ منە ئەم خورمایە بەریتەوێ ئەو بەرهەمەت بۆ دروست ناکە ئیتر جاری وایە پێگاتەی زەویەکەی جیاوازە مەسەلەی ڕوتوبەت مەسەلەی یعنی خزمەتکردنەکەی لە زۆر یعنی گۆڕانکاریەکە بۆ بەرهەمەکە بالضبط دوی کە لە ناوبازارە چونکە عادەتەن ئەبێ حەسب کەمیەتەکە بۆ شێوەیە کە بتوانرێ بفرۆشرێ و ساکرێتەوە و عادەتێکی زۆر بێ لە مانگی ڕەمەزان لە وەرزەکانی دیکە خواسی هاوڵاتیان چۆنە بەتایبەت لە خورمایە دوو کات زۆر باشە بۆ بڵین خواسی خەڵکە زیاکە لەسەری یەکەم مانگی پیرۆزی ڕەمەزانە دووهەمیان ئەم کاتە کە پێڵن کاتی پێگەشتنی وەرزی خورما لەم کاتەشە خورما بەڕاستی خواسێکی زیاتری لەسرە لەبەرەوەی جۆراوجۆری نوعێتەکان زۆرن و تامیشیان جیاوازە و تەمەنیشیان کووردە هەیە ئیتر لەم کاتەیە خوا تاوەکو لاواتی ساڵێکی تر لەم کاتەیە ینی بتوانێت بیخواتەوە ئەوەیە ئیتر بۆ شێوێ بەردەوامیش خەڵک بەکارهێنێ لە خزمەتانم بەخێر بن سەرسەرم بەخێر بن خۆش بێ دەست خۆش بەڵێ زریان ئەمە وتەی میوانەکەم بوو سەبارەت بە جۆری خورماکان لە شاری سلێمانی و هاوکات نرخەکانی و هەروە خواسی هاوڵاتیانیش لە سەر خورماوە گاماژەی پێکرد بە تایبەت لەم وەرزەیە کە وەرزی پێگەیشتنی خورمایەوە بێگومان هاوڵاتیان ڕوو دەکەنە بازار بۆی ئەو جۆرانەی کە هەیە بە تایبەت و عێراقیانەی کە وەگاماژەی پێکردەمانە خواسییان لەسرە بێن بیکردن چکە تامێکی تاو جیاواز و تایبەتی هەیە سپاس پێیان نەرمان هەیە من کەمال زۆر سپاسکە لە بازاری سلێمانیەوە لەگەڵمان بووی دەستی خۆت میوانەکەش خۆش بێ ئەچینە لای بارودۆخی کارەبا لە عێراق ئێران هەناردەی کارەبای بۆ عێراق ڕاگرتووە هەناردەی غازەکەشی کەم کردووەتەوە بەهۆیەوە بەرهەمهێنانی کارەبا کەمی کردووە ئەندامێکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەڵێت پێویستە ڕۆژانە زیاتر لە 40,000 مێگاوات کارەبا بەرهەم بهێنرێت بەڵام ئێستا لە باشترین دۆخە 29,000 مێگاوات بەرهەمەهێنرێت عێراق پێشتر ڕۆژانە 50 ملیۆن مەتر سێجا غازی لە ئێرانەوە هاوردا کرد لە ئێستاە ئەو قەبارەیە کەمی کردووە بەهۆیەوەشەوە قەیرانی کارەبا لە ئێران سەری هەڵداوە کەمتر کارەبا بۆ عێراق و ناوچەکانی تر ئەنێرێت تاران ناچارە بۆ پڕکردنەوەی خواستی ناوخۆ هەناردەکەی بۆ عێراق ڕابگرێت. قەیرانی نەبوونی کارەبا لە عێراق بەردەوامە و ڕاگررتنی هەناردەی کارەبا لە ئێرانەوە دۆخی هاوڵاتیانی سەخت کردووە و بەرزبوونەوەی پلەکانی گەرماش بۆ 50 پلەی سیلیزی هێندەی تربار دۆخەکەی قورس کردووە. عێراق پێویستی بە زیاتر لە 55,000 مێگاوات هەیە بۆ پڕکردنەوەی خواستی ناوخۆ و لە ئێستادا لە باشترین حاڵەتدا کەمتر لە نیوەی ئەم توانایە بەردەستە. ئەمە ژوای کردووە ملیۆنان هاوڵاتی ڕوبەڕووی هاوینێکی تااقەت پڕوکێن ببنەوە. بڕیارنوێکەی ئێران بۆ بڕینی هەناردەی کارەبا بۆ عێراق و کەمکردنەوەی دابینکردنی غازی سروشتی پێویست بۆ کارپێکردنی وێزگەکانی کارەبا عێراقی ڕوبەڕووی کورتهێنانی گەورە لە پێویستی ڕاستەقینەی وزەی کردوێتەوە و هاوڵاتیانیش هاوینێکی سەخت بەڕێدەکەن. بەرپرسێکی کۆمپانیای کارەبایی ئێرانی ڕایگەاند هاوردەکردنی کارەبا بۆ ئێران بۆ زیاتر لە 5 ئەوەندەی قەبارەی هەناردەکردن زیادی کردووە. ئەمەش لە هەوڵێکدایە بۆ کەمکردنەوەی کەمی کارەبا لە وەرزی هاویندا بە تایبەتی لە ڕۆژانی لووتکەی بەکارهێنانی کارەبادا.
ڕوونیشی کردەوە کە بەشی زۆری ئەم هاوردەکردانە بە ئامانجی پاراستنی سەقامگیری تۆڕ و دابینکردنی خواستی ناوخۆیە. لە چەند مانگی ڕابردوودا هەناردەکردنی کارەبا لە ئێران بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بەخۆبینیوە و ئەو هەناردە سەرەتاییانەی پێشتریش بۆ عێراق دەکرا ئێستا بە تەواوی ڕاگیراون. هاوکات هەناردەکردن بۆ ئەفغانستانیش سنووردار کراوە. ئەندامێکی لیژنەی نەوت و غازی عێراق دەڵێت بۆ کارپێکردنی وێزگەکانی کارەبا ڕۆژانە پێویستمان بە نزیکەی 50 ملیۆن مەتر سێجا غازی ئێران دەبێت و لە دەستدانی ئەمڕا بەرهەمهێنانی کارەبا بە بڕی 7000 مێگاوات کەم دەکاتەوە. باسم غرێباوی ڕوونی کردەوە بەرهەمی ناوخۆ لە باشترین حاڵەتدا لە 29,000 مێگاوات تێناپەڕێت لە کاتێکدا عێراق پێویستی بە زیاتر لە 40,000 مێگاوات هەیە بۆ دابینکردنی خواستی ڕاستەقینە. ئەمەش بەوەتایی بەردەوامی پچڕانی کارەبا و زیادبوونی فشار لەسەر هاوڵاتیان بە تایبەت لە وەرزی هاویندا دێت. بەوتەی مەزهەر محەممەد ساڵح ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ئێستا نزیکەی 28,000 مێگاوات بەرهەم دەهێنرێت لە کاتێکدا خواستی ڕاستەقینە لە لووتکەدا دەگاتە 50,000 مێگاوات. مامۆستایانی زانکۆی تومسک لە ڕووسیا هۆشداریە دەن لەوەی هەتا ساڵی 2025 نزیکەی 120 زەویە شێدارەکان لە ناو ئەچن و دەبن بە بیابان و وشک و بێبەر و هۆکارەکەشی بۆ ئەوە ئەگەڕنەوە ئاو هەوا و چالاکیەکانی مرۆڤ هۆکارە بۆ وشکبوونی زەوی و وشکبوونی زەویە شێدارەکان. ئەڵێ نەگەر بێت و مرۆڤ زوو نەکەوێتە خۆڕێگری نەکات لەو ڕەوتە داهاتوویەکی قورس وە ژیانێکی سەخت چاوەڕێی مرۆڤایەتی ئەکات. ساڵانێکی دوور و درێژە زەوی سەرچاوی ژیان و بژێوی مرۆڤ بووە، بەڵام لە ئێستادا بە بەرچاومانەوە بەرەو وێرانی هەنگاو دەنێ. گۆڕانی ئاوهەوا بە شەپۆلێکی بەرفراوان لە وشکە ساڵی و لافاو و بەرزبوونەوەی پلەکانی گەرما زەویە شێدارەکانی کردووە بە بیابانی وشک و بێڕۆح. ئەو زەویانی سەردەمانەیە گەرم و خوڕماوترەی لێ بەرهەم دەهات ئێستا لە بێ ئاویدا وشک و بێبەر بوون و لە ناوچوونیان تەنها لە ناوچوونی خاک نییە، بەڵکو بەواتای لە ناوچوونی ئاسایشی خۆراک و کۆچی ناچاریە و مەترسی بۆ داهاتووی مرۆڤایەتی دێنێت. زانکۆی ویلایەتی تومسکی رووسیا ڕایگەیاندووە کە نزیکەی لە 120 زەویە شێدارەکانی جیهان بەهۆی گۆڕانی ئاوهەوا و چالاکیەکانی مرۆڤەوە هەتا ساڵی 2050 مەترسی لە ناوچوونیان لەسەرە و جەخت لەوە دەکەنەوە کە لێکەوتەی ترسناکی ژینگەی و ئابووری بە دوای خۆیدا دەهێنێت. بە گوێرەی دوایین راپۆرتی ڕێکەوتنی زەویە شێدارەکان مرۆڤ لە ساڵی 1970ەوە لە 122 ئەو زەویانە کە یەکسانە بە 411 ملیۆن هێکتار لە ناو بردووە. ئەگەر ئەو ڕەوتە بەردەوام بێ نزیکەی لە 120 ئەو زەویە شێدارانی ماون تا ساڵی 2050 لە ناو دەچێت. بە لە بەرچاوگرتنی ڕۆڵی بەرچاوی زەویە شێدارەکان لە سەقامگیری ئاوهەوا و ڕاگررتنی جۆراوجۆری بایۆلۆجی و دابینکردنی سەرچاوە گرنگەکان داتا نوێیەکان پسپۆڕانی نیگەران کردووە. زەویە شێدارەکان زۆنگاوەکان و دەریاچەکان و ڕووبارەکان و دەریاچە دەستکردەکان و کەناراوەکان لە خۆ دەگرێت کە بە ڕێژەی لە 106 زەویەکانی جیهان پێک دەهێنن، بەڵام لە 7.5 کۆی بەرهەمی ناوخۆی جیهان بەرهەم دەهێنن. ئەو ئیکۆسیستمانی ئاوی پاک دابیندەکان ڕێگری لە دروستبوونی لافاو دەکەن بۆ کشتتوکاڵ گونجاون، بەڵام بەهۆی گۆڕانی ئاوهەوا و چالاکیەکانی مرۆڤەوە خێراتر لە هەموو زەویەکی دیکە لە ناوچووندان. لە ناوچوونی زەویە شێدارەکان تەنها قەیرانێکی ژینگەی نییە، وەک دارمانی پایەکی ئاسایشی خۆراک و ئابووری وڵاتانە. ئەگەر وڵاتانی جیهان هەرچی زووە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانی ئاوهەوا و پارێزگاریکردن لە خاک دەست بەکار نەبن، جیهانێک چاوەڕێمان دەکا کە کەمتر دەڕوێنێت و زۆرتر دەجەنگێ. جەنگ لەسەر ئاو و نان و مانەوە دەبێت. عێراق یەکێکە لە وڵاتانە کە بەهۆی لە ناوچوونی زەویە شێدارەکانەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. وشکە ساڵی و دابەزینی ئاو لە عێراق بووە بە مەترسی بۆ سەر ئەو هاوڵاتیانەی لە ناوەڕاست و باشووری وڵات پشت بە ئاژەڵداری و کشت و کاڵە بەستن. پێشبینیەکرێت ئەگەر ئەم ڕەوتە بەردەوام بێت و چارەسەرێکی خێران نەگیرێتە بەر، هاوینی داهاتوو 145 ئاژەڵەکان و بە تایبەتی ئاژەڵ لە جۆری گامێش لە ناو بچن. عێراق ڕوبەڕووی قەیرانێکی گەورە و ڕووخێنەر دەبێتەوە. بەهۆی وشکە ساڵیەوە ژمارەیەکی زۆر ئاژەڵ لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق مردوون. وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق دەڵێت وشکە ساڵی ئەمساڵ لە ساڵی 1993ەوە بێوێنە بووە و ئاوی دیجلە و فرات بەراورد بە ساڵی ڕابردوو لە 127 دابەزیوە.
بە گوێرە راپۆرتەکان مردنی ئاژەڵەکان بۆ سەر و لە سەتاسی بەرزبووتەوە کە ئەوەش هەڕەشە بۆ سەر کەرتێک کە سەرچاوی سەرەکی داهات و بژێوی هەزاران کەسە. پسپۆڕێکی ژینگە لە عێراق لەو بارەوە هۆشداری داوە و دەڵێت لێکەوتەی زۆر بۆ عێراق و ژینگە و ئابوووریەکەی بە دوای خۆیدا دەهێنێت و ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت هاوینی داهات و لە 145 ئاژەڵەکان و بە تایبەتی گامێشەکان لە ناو دەچن. جاسم ئەسەدی جەخت لەوە دەکاتەوە هەرچەندە لە ساڵی 1990ەوە بەردەوام وشکە ساڵی ڕوویداوە بەڵام ئەو شەپۆلەی لە ساڵی 2021ەوە دەستی پێکردووە خراپترین وشکە ساڵیە و بووەتە هۆی دابەزینی بەرچاوی ئاستی ئاوەکان و وشکبوونی دەریاچەکان و زۆنگاوەکان کە بەشێکی زۆر لە سامانی ماسی وڵاتی لە ناوبردووە و مەترسیە بۆ سەر ئەو سامانەی لە ئێستادا لەبەردەستە. قەیرانەکە تەنها کەمبوونەوەی ئاو نییە، بەرزبوونەوەی ڕێژەی سوێری ئاوەکان و پیسبوونیان بەهۆی ئاوەڕۆکانەوە بارەدۆخەکەی خراپتر کردوتەوە و تەندروستی مانەوەی گامێشەکان و بەرهەمەکانیان لە عێراق خستۆتە مەترسیەوە. بەرهەمی شیری گامێش بۆ تەنها 2 لیتر لە ڕۆژێکدا دابەزیوە و خاوەنەکانیان بۆ دابینکردنی ئاڵف و خۆراکەکانیان ڕوبەڕووی کێشە بوونەوە. لە ناوچوونی گامێشەکان لە عێراق لە ئێستادا لە 132 بۆ 135 و چاوەڕێ دەکرێت بۆ 145 بەرز ببێتەوە. سەرچاوەکانی ئاوی عێراق لە 70 ملیار مەتر سێجاوە بۆ 40 ملیار مەتر سێجا کەمی کردووە و پێشبینی دەکرێت تا ساڵی 2030 هەر تاکێکی عێراقی 479 مەتر سێجا ئاوی لەبەردەست بێت لە کاتێکدا ئاستی ستاندارد بە گوێرەی دامەزراوەی تەندروستی جیهانی 1700 مەتر سێجایە. هەندێک ناوچە لەوانە بەسرە، ناسرەی، عەمارە، دیوانیە و نەجەف زۆرترین زیانیان بەهۆی وشکە ساڵیەوە بەرکەوتووە و هۆکارەکەشی ئەوەیە کە دانیشتوانەکەی زۆر پشت بە بەخێوکردنی ئەو ئاژەڵانە دەبەستن کە لە گۆمە ئاوەکاندا دەژین. ئەگەر چارەسەری خێرا نەگرێتە بەر لە دەستچوونی گامێشەکان بۆ 150 تا 170 بەرز دەبێتەوە و ئەوەش ژیانی گوندنشینی بەرەو داڕمان دەبات کە پشت بە کشت و کاڵ و ئاژەڵداری دەبەستێت. ڕوانگەی عێراقی سەوز لە دوایین راپۆرتدا باس لە ئاوەرەبوونی هاوڵاتیانی باشووری عێراق دەکات بەهۆی وشکە ساڵیەوە و پێشبینی دەکرێت ژمارەی کەسانی زیانمەند لەو قەیرانە بۆ 15,000 کەس بەرز ببێتەوە. ئەگەر ڕێکاری پێویست بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانی ئاوهەوا لە عێراق نەگرێتە بەر کۆچی ناچاری لە گوندەکانەوە بەرەو شارەکان دەبێتە هۆی پشتبەستنی زیاتر بە هاوردەی خۆراک و ئەوەش فشاری زیاتر لەسەر ئابووری وڵات دروست دەکات. ئەچمە سووریا سەرۆکی سووریا ئەڵێت لە پاش ڕۆخانی بەشار ئەسەدەوە 28 ملیار دلار وەبەرهێنانی بیانی بۆ سووریا ڕاکێشاوە. ئەحمەد شەرع سەرۆکی سووریا لە میانەی کۆبوونەوەی لەگەڵ ژمارەیەک لە خەڵکانی ئاکادمی و سیاسی وتی کاری لە پێشینەی حکوومەتەکەی گەڕانەوەی ئاوارەکانە بۆ وڵاتەکەی خۆیان. سەرۆکی سووریا لەو کۆبوونەوەیە ئەوەشی خستوەتە ڕووکە لە پاش ڕووخانی ڕژیمی ئەسەدەوە 28 ملیار دلار و بەرهێنانی دەرەکی بۆ سووریا پەلکێش کراوە. کارەکەن بۆ ئەوەی بیگەێنن بە 100 ملیار دلار کە بە شێوەیەکی سەرەکی لە بنیادنانەوەی ژێرخانەکانی سووریا بەکاری ئەهێنن. با لەگەڵ پەیامنەرمان دارا بەرەکات لە سووریا باسێکی بارودۆخی ئابووری سووریا بکەین. دارا سڵاوت لێبێ پێم بڵێ 28 ملیار دلار و بەرهێنانی دەرەکی ڕووی لە سووریا کردووە. ئایا هیچ پشکێکی بەر ڕۆژاوای کوردستانەکەوێ یان کورد لی بێبەش کراوە؟ بەێ دەم باش ینی وەکتا ئاماژە پێکردوە بۆ سەرۆکێ سووریایە دەما بە کوێزڕاکهاندی گوتیە 28 ملیار دلارên ئەمریکی پشتی ڕووخاندنا ڕێژیمە ئەسەد بەر بە سووریایە هاتنە و دەرباسی خاکا سووریایە کردنە بۆ دەست بە بنیاسازیە هەرێمێ بکە و دەست بە پرۆژەیەن ئابووری و یەن بەزرگانیە بکە بێگومان هەرێمە ڕێبەریا خۆسەر و تایبەت لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژئاوای کوردستانê بێ بارن بێ هژمارا یا بۆ سەرۆکێ دەما باکوێزیە سووریا ئەحمەد شەرع سرا گشتیرە ئەشکەرە کرد چونکی ئەڤە گرێدای وێ ڕێککەفتنا سیاسی ئەگەر هاتو ئەو ڕێککەفتنا سیاسی هاتە بجیبجێکردن یا کۆدەهێ ئادارێ هاتیە ئەمزەکردن نابەرە فەرماندارێ گەشتیە سووریای دموکراتیک و سەرۆکێ دەما باکوێزیە سووریای ئەحمەد شەرع وێ گرێدایی ینی گرێدایی بەرەوشە ئەولەهی و ئارامی ئەو ڕێککەفتنا گۆ بێ جیبجێکردن نابەرە حەل و ئالیان وێ دەربای تا ئێستاوە کەریمێنێ بەبەریا خۆسەر بێ پارن جوێن هژمارە پەرێن یەک بۆ دەرباسی خاکا سووریایی بوونە ئەس دەخوازم ئاماژە بۆ یەکێ بکەم ینی
دوارێکی پێکردێ تا ئێستا تشتێک نەدیارە تشتێک نەلبەرچاوە تەوی گۆل باهندرێن پارێزگەهێن سووریایی وەکە شام و حەلەب و تەرتوس و حەمای و حەمسێ هەموو ئەو دەبرێن یەک بۆ کۆنتۆلا حکوومەتە ئەحمەد الشەرع دەیە یعنی ئەو هژمار نەدیارە بەربەچاو نەهدیارە تەنێ ئێتەیە گۆتۆبێژکردن سەر ئالاڤێن ڕاگهاندنێت بێژن وەقەسە هژمار ji pelavê derbasî xaka Sûriyayê be weqas kesên bazirganî wê dest bi projeyan bike jê avakirina projeyên berhemayîna enerjiyê li parêzgeha Dêra Zoreyê li Hemseyê li Şameyê avakirina belafirxaneyeke navdewletî din li Şama paytexit herwa avakirina jên neştecîbûnên ji welatiyan yanî gelek proje hene û serhatiye emzekirin ji aliyê ew kesên yên got xwazin bazirganiyê û istismar bikin hindirê Sûriyayê lê dwarê cîvçêkirinê ta êsta diyar nebûye û eşkere nebûye ez xwazim amaje bo yekê bikim yanî çi proje hebe çi bazirganî hebe derbarê Sûriya hindir de girêdayê bi rewşa ewlehî û rewşa siyasî ya bîwelatî çimkî divê dema dawî de bi taybet piştî bûyerên berava Sûriyayê ew kompûjiyên got derheqê sivîla hatin encamdan herwa li parêzgeha Swêda ew kompûjiyên derheqên pêkhatiyên dirziyan hatin encamdan got gel xelk bê sûd û sebeb hatin kuştin ser destê an grûpên çekdariyê ser hikûmeta Ehmed Şera yanî diyar dibe got xelk bitirsin golo eşkere derbasî xaka Sûriyayê bikin û dest bi projeyên xwe yê aborî û bazirganiyê bikin wek me amaje pêkir ev girêdayê bi rewşa aborî rewşa ewlehî û rewşa siyasî got serrast bibe ez dixwazim derbarê Rojavayê Kurdistanê û herêmên Bakur û Rojhilatê Sûriyayê çimkî hûn zaniye devereke dewlemend e bi hemû wan maddeyên xav yên sereke weke petrol e weke şînayî ye weke kuştûkalî ye yanî ev dever dewlemend tevî vê yekê ew projeyên yên berbiçav nehatine hazirkirin neş aliyê hikûmeta Dîmeşqê û neş aliyê Rêveberiya Xweser Rêveberiya Xweser yanî derfetên wê ne weqasî گۆکاربا پرۆژeyên mezin dest pê bike ta gokaribe rewşa aborî ya bê deverên pêş bixe lew ma girêdayî dîsa dubare dikin bi wê rêkeftina dehê adarê ya got hatibû emzekirin navbera Ehmed Şera û fermandarê geştiyê Hêzên Sûriyayê Demokratîk Ehmed Mezlûm Ebdê vê girêdayî ew rêkeftin hat û cîvçêkirin vê guman wê pareke mezin hebiya herêmên Rêveberiya Xweser cîvçêkirina van projeya û derbasbûna van pera li herêmên Rêveberiya Xweser. سپاس دارابەرەکات پەیامنێری کورساد نیوز لە قامشلو لە ساغ بێ. باسی کۆمپانیایەکتان بۆ کەم کە بێگومان هەمومان ماتۆڕە پرتەقاڵیەکانیمان لەسەر جادەبینیوە کۆمپانیای تەڵەباتی ئیماراتی قازانج و داهاتی لە چارەکی دووەمی ئەمساڵ بڵاو کردەوە کۆمپانیاکە ئەڵێت بە بەهای زیاتر لە 2 ملیار دۆلار بەرهەمیان فرۆشتۆ داهاتەکەشی لە 135 گەشەی کردووە کۆمپانیاکە لە راپۆرتەکەی ئاماژەی بۆ کردووە کە زیاتر لە 180 کڕیارانی لە وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداون و لە 170شی لە وڵاتی عێراق و میسر و ئوردنن کۆمپانیاکە زیادبوونی داهات و قازانجەکەی بۆ گەشەکردنی خواست لەسەر بەکارهێنانی سەکۆی فرۆشتنەکەی و هەروەها فراوانکردنی بەشی سەوزەوات و تاکفرۆشی و زیادبوونی کڕیارەکانیان ئەگەڕێتەوە. باسی داتاکانی تەڵەباتەکەین بزانێکین چ گۆڕانکاریە کاتۆ بەسەر فرۆشتنەکەی و چ قەبارەیەک لە بەرهەم واتە خواردن لەلایەن ئەو کۆمپانیاوە گوازراوە تۆکاڵ یەکێک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی داهاتەکەیەوەیە کە ئەو بەرهەمانە کە گواستوویەتەوە بەرزبوونەوەی تۆمار کردووە. کۆی فرۆشتنی کۆمپانیای تەڵەبات 2 ملیار و 400 میلیۆن دلارە خۆی کۆمپانیایکی فرۆشتن نیە کۆمپانیایکی گەیاندنە بەڵام بە بەهای 2 ملیار و 400 میلیۆن دلار بەرهەمی گواستۆتەوە و ئەڵێ ئەو بەرهەمانەکە گوێزاوێتیەوە لە 132 گەشەی کردووە بەرز بووەتەوە و نرخی بەرهەمەکانیش نرخی ئەو بەرهەمانە کە کۆمپانیاکە گەیاندوێتی لە 133 بەرز بووەتەوە بێگومانەمانە هۆکارێکن بۆ بەرزبوونەوەی داهاتی کۆمپانیاکەش داهاتی کۆمپانیای تەڵەبات 980 میلیۆن دلار بووە لە 136 داهاتەکەی بەرز بووەتەوە و لەم داهاتە کە هەی بووە 119 میلیۆن دلاری پوختەی قازانج بووە دیسانەوە قازانجەکەشی ئەوڕۆک چۆن داهاتەکەی بەرز بووەوە قازانجەکەشی لە 133 بەرزبوونەوەی تۆمار کردووە. زانیاری زیاترمان هەبێ بەڵێ خەرجی بە بازارکردنەکەی
50.2 ملیۆن دۆلارە واتە کە بۆ کاری ڕێکلام ئەگەر تێکوێکی هەبوو بێت و بۆ کاری بە بازارکردن ڕەنگە زۆرمان لە زۆر شوێن ڕێکلامەکەیمان بینی بێ بۆ ئەم مەبەستە 50 ملیۆن دلار زیاتر لە 50 ملیۆن دلاری خرج کردووە. کڕیارەکانیشی ئەڵێ 183 وڵاتانی ئەنجومەنی هاریکاری کەنداون و بازاڕی دەرەوەی کەنداویش 170 کڕیاران واتە ئەو کەسانە بەکارهێنەرانی تەڵەبات پێک ئەهێنن. بەهای بازاڕی ئەم کۆمپانیایە 8 ملیار و 240 ملیۆن دۆلارە و 6 ملیۆن بەکارهێنەری چالاکی هەیە و تا 6 ملیۆن کەس بە شێوەیەکی چالاکانە ئەو ئەپلیکیشنە ئەو کۆمپانیایە بۆ داواکردن بەکارهێنن و 65,000 هاوبەشی چالاکی هەیە 199,000 ماتۆر سکیلیشی هەیە کە وەکووتم بێگومان هەمومان لەسەر جادۆبانەکان ماتۆر سیکلەکانی تەڵەباتمان بینیوە. بەم هەواڵێ مەشکۆتایی بە هەواڵابوریەکانی ئەمڕۆ هێنین کە بە یارمەتی هاوکارانم پێشکەشم کردن. زۆر سپاس کە بینەرمان بوون.